بەپێی بەدواداچوونی ستاندەر بەوەی هەنگاوەکانی ئەگەری زۆرایەکێتی لە هێزی دووەمەوە ببێتە هێزی سێیەم. گرفتێکی بەردەم ناردنی موچەی مانگی دوی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. لە کەرکووک ستاندەر پرسی ئایندەی هەرێمی کوردستان و عێراق تاوتوێ دەکات. بەپێی لێکدانەوەکانی ناوەندی شیکاری ستاندەر بەهۆی پەشیمانبوونەوەی یەکێتی لە پرسی تەڵتینی موچەی موچەخۆرانی هەرێم کە یەکێک بوو لە بانگەشە سەرەکیەکانی یەکێتی لە هەڵبژاردن، هەروەها مامەڵەی خراپی لەگەڵ مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی وەڕازی بوونی بە بەشداریکردن بە شێوەیەکی لاواز لە کابینەی داهاتوو وا دەکات ئاستی جەماوەری یەکێتی لە هەڵبژاردننی داهاتوو بە ڕێژەیەکی بەرچاودا ببەزێت بە جۆرێک لە هێزی دووەمی کوردستان لە هەڵبژاردننی داهاتووەوە ببێتە هێزی سێم. جێی باسا لە دوو ڕۆژی ڕابردوو یەکێتی بۆی هەڵوێستەکانی دووچاری شەپۆلێکی فراوانی ڕەخنەگرتن بۆتەوە بە جۆرێک ڕەخنە و ناڕەزایەتیەکان گەیشتۆتە ئۆرگانەکانی حیزبەکەش. باگوێرەی زانیاریەکان گرفت لە بەردەم ناردنی موچەی مانگی دوی فەرمانبەرانی هەرێم دروست بووە و گرفتەکە بەهۆی ڕادەزنەکردنی داهاتی ناوەخۆوە بووە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. هاوکات تەیف سامی وەزیری دارایی عێراق بە نووسراوی فەرمی هەرێمی کوردستانی ئاگادار کردوتەوە لە ڕادەستکردنی 50% داهاتی ناوەخۆ. جێی باسا تا ئێستا هەرێمی کوردستان تەنها 51% داهاتی دەواازە سنووریەکانی ڕادەستی بەغدا کردووە، لە کاتێکدا بەپێی ڕێکەوتن دەبێت نیوەی داهاتی ناوەخۆ بە داهاتی دەواازە سنووریەکان و هەموو داهاتە نانەوتیەکانی دیکە ڕادەست بکرێت. بە هاوبەشی بۆردی چالاکیەکان لە کەرکووک دەستگای ستاندەر پانێڵێکی لەبارەی ئایندەی هەرێمی کوردستان و عێراق لە چوارچێوەی گۆڕانکاری هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان ئەنجامدا. تیایدا لە پانێڵەکە هەریەک لە مەسعود عەبدولخالق نووسەر و ڕووناکبیر و ڕەوەند مەلا مەحموود ئەندامی سەرکردایەتی یەکێتی وتارێکیان پێشکەش کرد. جێی باسا لە پانێڵەکە ژمارەیەکی زۆر لە ڕۆشنبیران و نووسەران و چالاکوانانی شاری کەرکووک بەشدار بوون.